سەنجی مەحەک ڕۆژی 20 مانگە خەڵکی هەولێر پاداشتی چاکەخوازان دەداتەوە سزای خراپەکاران دەداتن و لە هەڵبژاردنیشدا هەولێر پاداشتی چاکەکاران دەداتەوە پێویست ناکە و خەڵکە ئەوەندە خۆی تەنگاو بکات خەڵکی هەولێر شایدن لەو ڕاستیانێکی هەبووە هەموو لایەکیان تاقی کردوتەوە جارە پێشەمە شتێک ئەو کارێکە ئەو بەڕێزانە دەستیان پێ کردووە هەڵمەتێکی پێشوەختەی هەڵبژاردنەکە ئەوە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراو نییە ماوەی هەڵمەتی هەڵبژاردن دیارەکە کەی دەست پێ دەکاتن و ئەوانەی زۆر باسی هەولێریش دەکەن هەولێر هەموو لایەکی تاقی کردوتەوە و لایەنەکانیش خەڵکی هەولێریان تاقی کردوتەوە لە بەردەممان سەنجی مەحەک ڕۆژی 20 مانگە خەڵکی هەولێر پاداشتی چاکەخوازان دەداتەوە سزای خراپەکاران دەداتن ئەوانەی کە ئێستا پێیان وایە و دەڵێن هەولێر مەترسی لەسرە دەمێکە هەولێر دەستی مەترسیەکانی بڕیە 28 ساڵە هەولێر لەو قۆناغە دەرباز بووە کە مەترسی لەسەر بمینێتن ئێستاش و لە ئایندە و پاش 100 ساڵی دیکەش هەر